من ئاڵتوونم هەیە و زەکاتی تێدایە ئەم ساڵ و پیاوەکەم قەرزێکی زۆری لەسەرە، ئایا دروستە زەکاتەکەم بدەمە پیاوەکەم بۆ ئەوەی قەرزەکەی پێ بداتەوە؟ یعنی پرسیارەکە بەو شێوازەیە ئافرەت دروستە زەکاتەکەی بداتە پیاوەکەی بۆی قەرز بداتەوە؟ طبعا لە لای خۆمان یعنی ئافرەت هەر پیاوەکەی زەکاتی ئاڵتوونەکەیەدا، یعنی وایە ئێستا کاتی زەکات دێ ئافرەت پیاوەکەی زەکاتێدا، بەڵام شەرعەن ئافرەت ئەو ئاڵتوونەی خۆی ئەبێ خۆی زەکاتەکەی بدا، پیاوەکەی بیدا مانع نییە. بەڵام ئەگەر پیاوەکەی ئاوها نەبوو بێت و ئەمیش ئاڵتوونی هەبێت لە ماڵەوە یان قەرزار بێ پیاوەکەی کاتی زەکاتی بێ و زەکاتی دەرکردووە، ئایا دروستە بیداتە پیاوەکەی بۆی قەرزەکە بداتەوە؟ بەڵێ دروستە. جمهوری زانایان ئەفەرمون دروستە، چونکە پیاوەکەیشی لە ضمنی فوقەڕا و مەساکینە، چونکە یعنی بە پێچەوانەوەیە، ئەمما پیاو دروست نییە زەکاتی بداتە خێزانەکەی، چونکە نەفەقەیە و ئافرەتە لەسەرم پیاوە واجبە، بەڵام بە پێچەوانەوە نەخێر. بەڵام ئەوەی وەکو لەم پرسیارەیە هاتووە بەڵێ دروستە ئافرەت زەکاتی بداتی پیاوەکەی بەو نێتەی قەرزەکەی بداتەوە.